ئەوەی کە دەبینین پرۆسەی بەڕێوەچوونی دەنگدانی تایبەتە بۆ هێزەمنیەکان و هاوکات 20 مانگیش دەنگدانی گشتی بەڕەوە دەچێت، بەڵام بۆچی هاوڵاتی دەبێت دەنگ بداتن بەرپرسیارەتی نیشتیمانیە چۆن دەبێت لە ستۆی هاوڵاتی بێت و دەنگدان چەندە گرنگە بۆ بەڕێوەبردننی پرۆسێکی دموکراسی و بنیادنانی وڵات بە پێو بەرنامە ئامانجانە کە هەیە. زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز شێخ ئیبراهیم بەرزەنجی یاری دەدەری پشکنەری گشتی لە وەزارەتی ئەوقاف کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵما. زۆر بەخێر بێ مامۆستا. سەرەتا باس لە حکمی شەرعی دەنگدان بکەین. هاوڵاتی بۆچیە بێت دەنگ بدات بەپێی شەرع چۆن لێک دەدرێتەوە بابەتە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان من پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەم کە ئەم ڕۆژە مێژوویە هاتە دی کە هاونیشتیمانیان خۆیان نوێنەری خۆیان لە پەرلەمان هەڵبژێرن لە ڕووی شەرعی ئیسلامەوە هەڵبژاردن بابەتێکی ڕێگە پێدراوە بە دەقی ئاەتەکانی قورئانی پیرۆز و ئەمرهم شوورا بەینەهم و لە هەمان کاتدا ئەحکامەکانی هەڵبژاردن لە دوو ئاەتی قورئانی پیرۆزدا لە سوورەتی قەسەس و لە سوورەتی یوسف کاتێک کە باسەکە حەزرەتی شوعەیب کە کچەکانی پێیان فەرموو باوە فڵان کەس هەڵبژێرە بۆ ئەوەی کەوا بتوانێت ئیش و کارەکانمان بۆ ڕای بکە و حەزرەتی یوسفش خۆی داوای کرد وتی بمخەنە سەر خەزائینی مصر هەڵم بژێرن لینی حەفیظ علیم. ئەو دەقانی لە قورئانە هەن و دەقەکانی پێغەمبەری خوایش عەلەیهی سەڵات وەسەلام کە لە بەیعی عەقەبە داوای لە ئەنساریەکان کردی 12 کەسم بۆ هەڵبژێرن لە ناو هەمووتانە وەکو نوێنەرێکتان بێن گفتوگۆم لەگەڵا بکەن و خۆشی چەندین جار کەسی هەڵبژاردووە بۆ ئیشەکان و بۆ غەزاکان. زانایانی ئەم سەردەمە لەم دەقانە فەرمویانە ئەسڵەن بەشداریکردن لە هەڵبژاردن بۆ دەستنیشانکردین و نوێنەر سەرۆک واجبە وەکو شێخ عوثەیمینە فەرمێ واجبە لەسەر هەموو مسلمانان بەشداری ئەو بابەتە بکەن و داری ئیفتاءەکانیش هەمویان فتوایان لەسەر. مامۆستا بەپێی ئەو بەرپرسیارەتی نیشتیمانی کە لە ستۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا هەیە تا چەندە گرنگە بەشداری لە پرۆسەی دەنگدان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆیان بکەن؟ زۆر گرنگە ئینسان بەشدار بێ لە هەڵبژاردننی ئەو کەسی کە نوێنەری دەکا و لە ئاینی ئیسلامی پیرۆزیشدا دەقەکان ئەومان پێ دەڵێن کە ئینسان نابێت کەم تەرخەم بێ لەسەر واجبێ لەسەر شانی بێ بۆیە زانایانیش فەرمیانە واجبە یعنی ئەگەر ئینسان بۆ هەڵبژاردن نەڕوە دوای خۆی بەرپرسیار دەنگدان واجبە بەپێی دەقی زانایانی ئەم سەردەمە واجبە یعنی بە معنای ئەوەی دەبێ بڕوا هەڵبژاردنەکەیش ئەوە پێوەری داناوە ئاینی ئیسلامی پیرۆز بۆ هەڵبژاردننی چی هەڵبژێری لە دەقەکانی قورئانی پیرۆزدا چەند صفاتێکی ئەو کەسێک کە هەڵدەبژێرێ باس کراوە. اینجا ئەو دەنگدەرە خۆی دەبێ ئەو کەسانە هەڵبژێرێ کە چەند صفاتی شانتیا یەک لەوانە صفاتی بەهێزبوون دەبێ ئەو کەسە بەهێز بێ بەتوانا بێ بتوانێت تەحملی مەسئولیات بکە و بتوانێت ئەمانەت و ڕاستپاردەی ئەو دەنگەی کە خەڵکان پێی دەدەن بیپارێزێ و بتوانێت ئەو بەرنامەی کە لە کاتی بانگەشەیە بانگی لەوە کردووە بیخوێنەوە بزانین چی ئەو بەرنامەی کە بە جوانی باس کردووە باس لە پاراستنی میلەتی خۆی باس لە پاراستنی نەتەوەی خۆی باز لە زۆر لەو بابەتە ترسناکانی کە ڕووی تێمان کردو یەک لەوانە بابەتی مادەی هۆشبەر دەبێ ئێمە بزانین کێ ئەو لایەنی کە پاراستنی ئەو کوڕەگەنج و کچەلاوانەمان دەکەن کە لە ئەنفال و لە کیمیاباران زۆر خراپترە ڕووی کردێتە میلەتەکەمان کێ دروشمی ئەوەی بەرزەوە کردووە کە مادەی هۆشبەر نەهێلێ و بەرگاربوونەوەی هەبێ و کاری لەسەر بکە کێیەکەوە ئەوێ هەرێمی کوردستان بەرە و نێودەوڵەتی بەرێ بەرەو عیلاقاتی زۆر باش بەرێ بەرەو پێشکەوتن بەرێ بەرەو ئاوەدانی بەرێ کێ ئەو کەسەی کە ئامانەتێکمان پێداوە خیانەتمان لێ ناکە کێ ئەو کەسەی کە بە دادپەروەرانە حکومڕانی خۆی دەکات کێ ئەو کەسەی کە من بزانم بچێتە پەرلەمان بە هیچ شێوەیە خیانەتم لێ ناکە قەواری هەرێمم بۆ دەپارێزێ وەکو تاکێکی کوردی بەسەر بەرزانە لە وڵاتان بسۆڕێمەوە خەڵک شانازیم پێوە بکە دەبێ ئەو پێوەرانە لە بەرچاوی خۆت دابنەی ئەوجا ئەوەی باقی ئەمێنێتە سەر نیەتی ئەو کەسی کە خۆی هەڵبژاردووە نیەتەکەی چۆن. جەنابی مامۆستا ئاماژەت بە ئەو دەقە پیرۆزایانیانە کرد کە باس لە حکمی شەرعی دەنگدانیا ئەو زانایانیانەی ئێستا باسی لێوە دەکەن بەڵام لە هیچ دەقێکی پیرۆزدا ئاماژە بە بەرپرسیارەتی پاراستنی وڵات بۆ کاملکردنی ئیمان یا تاواکەری وەکو تاواکەری ئیمانی هەر تاکێکی موسڵمان کراوە کاوڵاتیان پابەندی بن. هەردەم ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژە بەوە دەکەن کە شتێکی پێی دەوترێ وڵات خاک ئەوە شەهیدبوون لە پێناویە سەربەرزیە و مەطلوبە ئینسان ئەگەر تووشی بابەتێک بوو بەرگری لە وڵاتەکەی خۆی بکە و خۆشەویستی وڵاتیش لە قورئانی پیرۆزدا لە دەقی فەرمودەی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژە بەوە دەکەن کە هەر کەسێ
خۆشەویستی وڵاتی خۆی لە دڵیا هەبێ لە ئیمانەوەیە ئەوە ئاماژەی بەوە کردووە کە هەر کاتێک ئینسان لەگەڵ ئەو خاکەی خۆی توانی ئاوەدانی بکاتەوە بیپارێزێ بەرەو پێشی بەرێ خەڵکەکەی بە ئاسوودە و بە ئەمن و ئەمان ژیان ئەوە جوانترین دەستکەوتە بۆ مرۆڤ لە قیامەتە فەخر و شانازی پێوە بکە و زانایانی ئیسلامیش لەم ڕۆژەیە شتێکەیە پێ دەوترێ وڵات دەوڵەت ئەحکامی خۆی هەیە کە من وەک تاکێک لەوێ ژیام واجباتم چییە ئەو مافانە چیە کە وەری دەگرم لە پێناوی ماف و واجباتە دەبێت ئینسان بتوانێت جوان بەڕێک و پێکی ژیانی خۆی بەرێتە سەر قەت هەوڵ نەدا وڵاتی خۆی تێک بدا قەت هەوڵ نەدا وڵاتی خۆی خیانەتی لێ بکە لە ئاینی ئیسلامی پیرۆزدا زۆر لە کردارەکان عەفوی هەیە بەڵام بە هیچ شێوەیەک بابەتی خیانەتکردن لە وڵات و نیشتیمان عەفوی نییە تەوبەی نییە ئیلا دەبێت ئەو کەسە سزای خۆی وەربگرێت یاخود تێکدانی وڵاتی خۆت بە هیچ شێوەیەک لێبوردەی نییە یاخود بڕۆی بە شێوازێک وڵاتی خۆت تەسلیمی قەدەر و تەسلیمی کەسانێکی بێگانە بکەیت ئەوانە بە هیچ شێوازێک ڕێگە پێدراو نییە گەر ئینسان ئەو کردارانە بکە بە کردداری زۆر زۆر خراپ لە ئاینی ئیسلام بە قەڵەم ئەدرێ و ئەو کەسە سزای زۆر توندی لە قیامەتا بۆ داندێ باشە مامۆستایانی ئاینی لە وتارەکانیاندا تا چەند دەتوانن کاریگەر بن و چۆن توانی وتان ئەم بابەتە ڕێک بخەن بۆ هەر تاکێکی مسڵمان کە گوێ لە وتارەکانی ئێوە دەگرێت بۆ دەنگدان بە تایبەتی ئەم پرسە نیشتمانیانە ئێمە لە وزارەتی ئەوقاف بۆردێکی باڵای دەستنیشانکردنی ناونیشانی وتاری ئاینیمان هەیە وتارەکان هەموو ئاراستە بەوەن کە بابەتەکان هەم گشتی بن و هەم گشتگیری بن بتوانێ مامۆستای ئاینی بە شێوازێکی بێلایەنە لەسەر مینبەر باسی پرۆسی هەڵبژاردن بۆ هاونیشتیمانیان بکە بەڵام مەفهومی یەکەم لای ئێمە ئەوەیە کە لە وەزارەت و لای مامۆستایانی ئاینی کوردستانیش بەشداریکردنی سەرجەم هاونیشتیمانیانی کوردستانە لەو پرۆسەیە و ڕێنماییکردنیان بۆ ئەوەی کەوا بتوانن ئەو مافەی کە هەیەیانە لە وڵاتەکەی خۆیانە ئەو مافە جێبەجێ بکەن و ئەو دەقانی کە لەسەر بەشداریکردنی هەڵبژاردنەوە هاتنەوە وەکو باسم کرد ئەوە واجبە لەسەر ئینسان بڕوا بەشدار بێ لە بەشداریەکەیشە ئەو سیفاتانی کە من باسم کرد کە بابەتی ژینگە بابەتی پێکەوە ژیان بابەتی پاراستنی ئاڵا پاراستنی نیشتیمان پاراستنی گەنج و لاوەکانمان بەرەو پێشبوونی بابەتی تەندروستی بابەتی ئاینی بابەتی پەروەردەی بابەتی زانکۆ هەموو ئەو بەرنامانە بزانن لای کامکان دیدی باشەیە کەسی باش هەڵبژێرن وەکو لە قورئانە پێ فەرمی القەوی الئەمین وعليم حفيظ عليم ئەو سیفەتە جوانانە هەموو مامۆستایانی ئاینی ئاماژەی پێ دەکەن بەڵام ڕێگە پێدراو نیە هیچ مامۆستایەکی ئاینی لەسەر مینبەرەکەیەوە بانگەشە بۆ هەڵبژێراوێ بکە بەڵام دروشمەکان یاخود ئاراستەکانی وشیارکردنەوەی هاونیشتیمانی هەرێمی کوردستان ئەوەیە کە بەشداریەکی کارا لە هەڵبژاردنا بکەن. زۆر باشە. مامۆستا ئەماژتان بە ئەرک و مافی دەنگدەر کرد بەڵام ئایا ئەو کەسانی کە خۆیان کاندید دەکەن بە پێی حکومە شەرعیەکان هەموو کەسێک شیاوە بۆ ئەوەی کە ببێتە نوێنەری خەڵک و بەشداری لە پرۆسی هەڵبژاردن بکات؟ دەستخۆشی ئەم پرسیارەت لێکم بەڕاستی ئەو کەسەی کە خۆی هەڵدەبژێرێ من نمونەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هێنمەوە لە سەردەمی خۆی ڕوویدا کاتێکە خەڵکی دەنار دەیکردە حاکم و دەیکردە قائیدی عسکەری و دەیکردە خەڵکی ئەو مەناسیبانی کە لەو سەردەمە هەبوو سەحابەیەکمان هەبوو ناوی ئەبادەر بوو هات هەموو جارێ یا ڕەسوولڵڵا وەڵی پۆستێکم بدەرێ داوای پۆستی لێ دەکرد پێغەمبەری خوا هەر هەموو جارێت دەیگەڕانەوە دەویت بۆ تو ناشێ فڵان کەس دەنێرم دەیپیست لە شوێنێکی تر پۆستێکی تر هەیە دەویت من هەڵبژێرە من دابنە من خۆم تەرشیحەکەم خۆم دەپاڵێوم هەر نەی نەنار لە جارێکی ئەوتی وەرە تۆ زۆر حەزت لە مەنسەبە سەحابەیەکی باششی بەڵام ئەوە ئەمانەتە دەزانم بە تۆ جێبەجێ ناکرێ ئەوە ڕۆژی قیامەت نەدامەتی لە دوایە ڕەنگە جێبەجێی نەکەی ڕەنگە نەتوانی ئەرکەکە دەجێبێنی ئەم دەقە ئەومان پێ دەڵێ زانایان فەرمویانە ئەو کەسانی کە ڕاستە ڕەنگە حەزت لە مەنسەب بێ بەڵام ڕەنگە نەتوانی ئەو ئەرکانی کە ناو پەرلەمان هەیە بە شێوازێکی جوان ڕەنگە خەلەل لە کەسایەتی خۆتە هەبێ ڕەنگە خەلەل لە ڕابردووت هەبێ خەڵک دەدناسێ ڕەنگە خەلەل لە ئەرک و ئەداتە هەبێ کەوا لە ژیانە پۆستێکت پێدراوە بەڵام بە جوانی نەربردووەتە ڕێویسە دەتەوێت بچیتە پۆستێکی ئەو پەیامە کە هەڵی دەگرن چەندە گرنگە ئەو پەیامانی کەوا تۆ دەچیتە ناو پەرلەمانەوە بێ ئایا چەندێ بۆ من وەکو هاونیشتیمانی بارم سووک دەکات لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی نیشتیمان پەروەریەوە لە ڕووی نەتەوەییەوە لە ڕووی هەموو ئەو بابەتانی کە من ئاماژەم بۆ بەباتی بابەتی
مادە هۆشبەرەکان کە لەبەرەوەی بە حکمی ئەندامم لە بابەتی لەژنەی باڵای وشارکردنەوەی مادە هۆشبەرەکان لە ئەنجومەنی وەزیران ئەو داتانی کە پێمان دەڵێ لە هەرێمی کوردستان وەک جەنابی سەرۆک بارزانیش لە وتارەکانی دووجار ئاماژەی پێکرد کە لە ئەنفال و کیمیاباران زۆر خراپترە بزانە کام حیزبە کام کاندیدا کە کار لەسەر بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان دەکات کام کاندیدەکە باز لە پێکەوە ژیانی هەرێمی کوردستان و ئیستقرار و ئەمنیەتەکە کام کاندیدا کە ئەوێ خزمەتی چینێکی وەکو خانەوادەی سەربەرزی شەهیدان وەکو کەمەندامان وەکو ئەوانەی کەوا بێلانە و بێباوک و بێکەسوکارن چێ ئەوەی دروشمی ئاوەدانکردنەوە دروشمی بەرەو پێشتوونی ئەم هەرێمەی ئێمە دەکات دەبێت تەرکیز بکەیتە سەر ئەو بەرنامە و ئەو قسە و ئەو کارانە بۆیە هەموو کاندیدێک شیاو ئەوە نییە بچێتە سەر پەرلەمان و هەموو کاندیدێکی شیاوی ئەوە نییە کە تۆ دەنگی پێ بدەیت جوان بەرنامەکەی بخوێنەوە و جوانش بزانە داهاتووی خۆت تەسلیم بەکێ دەکەی. بەڵێ زۆر سپاس مامۆستاکە لەگەڵمان بووی لە مڕماڵە تایبەتە بەڕێز شێخ ئیبراهیم بەرزەنجی یاریدەدەری پشکنەری گشتی لە دیوانی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی زۆر سپاس بۆ بەشداریتان.